سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 55 هورمهەب بووە فێرعەونی میسر. هورمهەب کاتێک کە هەواڵی مردنی ئامی بیست، لەگەڵەوەشدا کە کاتدشی گەمارۆدا بوو، بەڵام دەستی لەو شارە هەڵگرت و ئەو شاری بۆ هاتیەکان هێشتەوە، لە سووریاوە بەرەو میسر گەڕایەوە بۆ ئەوەی لە میسردا بە دوایین ئارەزووی خۆی بگات و ببێتە فێرعەون. هورمهەب ئامی بە فێرعەونێکی ڕاستەقینە نەدەزانی و بە پێی پلانی ڕابردووی خۆی لە دوای گەڕانەوەی لە سووریا ڕایگەیان کە ئامی فێرعەونێکی درۆزن بووە و جگە لە جەنگ و خوێن ڕشتن و بەدبەختی کردنی میسریەکان ئارەزوویەکی تری نەبووە، لەبەر ئەوەی کە ئەو فێرعەونێکی ناڕاست بووە خەڵکی نابێ بۆ مردنی ئەو ماتەمی گشتی ڕابگەێنن و لاشەکی نابێ لە دۆڵی دەسەڵاتداراندا بنێشرێ. هورمهەب دەرگای پەرستگەی خوای جەنگی داخست و وتی ئیتر سەردەمی شەڕکردن تەواو بووە، منیش هیچ کاتێ خوازیاری جەنگ نەبووم، بەڵکو لەبەر ئەوەی کە بە سەرباز لە قەڵەمەدرام ناچار بووم کە گوێڕایەڵی فەرمانی فێرعەونەکانی میسر و لەوانەش ئامی بم. خەڵکی کاتێک کە زانیان چیتر شەڕ نابێتەوە هەلهەلایان کرد و گەڕانەوەی ئەویان بۆ میسر بە سەرەتای بەختیاری خۆیان لە قەڵەمدا. لە دوای گەڕانەوەی هورمهەب منی بان کرد و وتی سینۆها، هاوڕێی من واز دەکەم کە من و تۆ لە چاو ئەو کاتی کە بۆ ئاخرین جار یەکتریمان بینی پیرتر بووینە. من وتەکانی تۆ فەرامۆژ ناکەم، کادوت تۆ پیاوێکی بێبەزەی و خوێن مژی، بەڵام لەمە بە دوا شەڕ ناکەم، چونکە بە ئامانجی خۆم کە خاوێنکردنەوەی میسر بوو گەیشتوم و لەمە بەدوا هیچ مەترسیەکی دەرەکی هەڕەشە لە میسر ناکا، چونکە من توانیم نێزەی هاتیەکان تێک بشکێنم، ئەگەرچی کادشیش هێشتا هەر لە دەستی هاتیدایە، بەڵام ڕامسی کوڕم لە دوای ئەوەی کە گەورە بوو ئەوێ دەگرێتەوە و لەمە بەدوا کاری من لە میسردا ئەوەیە کە دەبێت تەختی پاشایەتی کوڕەکەم قایم بکەم. ئەمڕۆ میسر وەکو تەویلەی پیاوێکی هەژار پۆخڵا، بەڵام دەبینی کە من ئەم تەویلەیە خاوێن دەکەمەوە و ستەم لەناو دەبم، لە جیاتی ئەوە دادپەروەری بەرقەرار دەکەم. لە میسردا هەموو کەسێ بەپێی شایستەی خۆی پاداش لە کارەکەی وەردەگرێ، واتە گەلی میسر وەسعی وەکو سەردەمەکانی کۆنی لێ دێتەوە کە سەردەمی فراوانی و خۆشگوزەرانی بووە. لەبەر ئەوەی کە ئەم گەلە لە کاتی پاشایەتی توت ئانخ ئامون و ئامیدا ڕەنجێکی زۆریان کێشاوە و بەستێتیان چەشتووە، من ناوی ئەم دوو فێرعەونە دەسڕمەوە، وەکەوەی کە ئەم دوانە هەر نەبوو بوون و پاشایەتیان نەکردبێ. لەبەر ئەوەی کە ناوی ئەخناتونیش خۆ بەخۆ سڕایەوە و لەیاد کرا، کەواتە من دەست پێکردنی پاشایەتی خۆم لەو ڕۆژەوە ژمێرە دەکەم کە بە شاهێنەکەی خۆم هاتمە ناو تەبەسەوە و گەیشتم بە تۆ. بەم پێیە کاتی پاشایەتی کردنی من لە ڕۆژی مردنی ئامنهوتەپی سێمەوە دەبێ، چونکە ئامنهوتەپ لەو شەوەدا کە بەیانیەکەی من لە تەبەسدا بە تۆ گەیشتم کۆچی دوایی کرد. پاشان هورمهەب بە هەردوو دەستی سەری گرت و من ڕوانیم کە جەنگە درێژخایەنەکان و تێپەڕینی ساڵەکان لۆچی قوڵی خست بووە دەموچاویەوە و هورمهەب بە پەژارەوە وتی، ئەمڕۆ بارودۆخی میسر وەکو کاتی گەنجی ئێمە نییە. لە سەردەمی جوانی ئێمەدا هەژاران تێر خواردن دەبوون و لە خانووەگەڵینەکانە کرێکار و بەندەکان ڕۆنی ڕووەکیان دەست دەکەو، بەڵام ئەمڕۆ ڕۆنی ڕووەکی بۆ هەژاران وەکو زێڕی لێ هاتووە و
دەستیان نایگاتێ. بەڵام سینۆها من سەردەمی پێشوو دەگەڕێنمەوە و گەڵگەکانی میسر ئاوەدان دەبێتەوە و کانگاکان دەست بەکار دەکەنەوە و کەشتەکانی میسر بۆ هەموو شوێنێ دەڕۆن. زێر و زی و موسی خەزێنەی فیرعەون واتە خەزێنەی من پڕ دەکەن و من پەرزگەی گەورە دروست دەکەم و بە جۆرێ ئەم وڵاتە ئاوەدان دەکەمەوە کە 10 ساڵی تر ئەگەر تۆ زیندوو بمێنی تەنانەت 1,000 و داماویش لە میسردا نابینی. من لەم وڵاتەدا خەڵکانی بێدەسەڵات و گەندەڵ لە کار دەخەم چونکە نابێم کەسانە خوێنی گەلی میسر بمژن. کوڕەکەی من پێویستی بە خەڵکی بەهێز هەیە کە لە دوای گەورەبوون بتوانێت جیهان داگیر بکە. ئەم وتانی ئەو کاری لە من نەکرد و منی خۆشحاڵ نەکرد، بەڵکو بە پێشەوانشەوە ڕوحی منی غەمگین کرد و سرم داخست و وەڵامی هۆرم هەپم نەدایەوە. ئەو کە زانی لە قسەکانی ناڕازیم وتی سینۆها تۆ کۆ ڕابردوویت و هیچ نەگۆڕاوی، هەروەکو چۆن لە ڕابردوودا لە گەیشتن بە تۆ سرم سوڕ دەما و تۆ ئامرازی ڕەنجاندنی منت بەکار دەهێنا. ئێستاش ئازارمە دەیت و من چەند نەفام بووم کەوا مەزانی ببینی تۆ دڵخۆشە بم. لە دوای گەڕانەوەم بۆتە بەس تۆ یەکەمین کەسی کە بانگم کردووە بۆ ئەوەی لە دیدارت خۆشحاڵ بم و هێشتا ژن و مناڵەکانی خۆم نەبینیوە، بەڵام تۆ بە بێدەنگی خۆت و ئەم چارە خەماویەت ئەوەندەی تر پەژارەی منت زیاد کرد. من لە سووریادا زۆر غەمبار بووم چونکە کەسم نەبوو کە بتوانم بە ئازادی لەگەڵیدا بدوێم. هەر جارێک لەگەڵ یەکێکدا قسەم دەکرد وریا دەبووم کە شتێکی ناڕێک لە دەمم دەرنەچێ، بەڵام لەبەر ئەوەی تۆ بە مەحرەمی خۆم دەزانم لەلای تۆ هەرچێکم بوێ دێڵێم و لە قسەکردن ناترسێم. سینۆها من هیچ شتێکم جگە لە هاوڕێیەتی لە تۆ ناوێت و تۆ ئەم دۆستایەتیە سادە و بێتێچوونە لە من دەگریتەوە چونکە دەبینم کە لە دیداری من خۆشحاڵ نیت. من دەستەکانم بە ئەژنۆمەوە ناو لە بەرامبەریدا داچەمیمەوە. پێم وت هورم هەب من تاکە ماوەی هاوڕێکانی سەردەمی گەنجیم تۆی، جگە لەوەی من هەموو هاوڕێکانی سەردەمی جوانی مردووە و باوەڕ بکە کە من تۆم زۆر خۆش دەوێ. تۆ دەزانی کە دۆستایەتی من بەرامبەر بە تۆ بۆ زێر و کانزانیە و من پلە و پایم لێت ناوێ. لە ڕابردوودا بەبێ مەبەستی مادی تۆم خۆش دەویست و لە ئایندەشدا هەر بەبێ تەماحی مادی تۆم خۆش دەوێ. هورم هەب تۆ ئەمڕۆ بەهێزترین پیاوی میسری و هیچ کەسێ توانای ڕکەبەری لەگەڵتا نییە. دەزانم بە زووی تاجی پاشایەتی مسر دەخەیتە سەری خۆت و لەسەر تەختی فێرعەونە گەورەکانی ئەم وڵاتە دانیشی و هەموو کەسێ ناچارە کە فەرمانەکانت جێبەجێ بکە لەبەر ئەوەی کە خاوەنی دەسەڵاتی. داوات لێ یەکەم کە سەردەمی خوایەتی ئاتون بگەڕێنەوە. تۆ ئەگەر ئەم کارە بکەی ئەخناتونی فێرعەونی کۆچ کرد و لە خۆت ڕازیەکەیت و تاوانکارە دڵتەزێنە کەشمان قەرەبوو دەکەیتەوە. خوای ئاتون بگەڕێنەوە بۆ ئەوەی هەموو تاکەکانی مرۆڤ یەکسان بن، جەنگ لەناو بچێ. هورمە بوتی سینۆها تۆ گەر شێت نەبوویتایە ئەم قسەیەت نەدەکرد چونکە گەڕانەوەی ئاتون مەحاڵە، ئەگەریش بکرایە هەر سوودی نەبوو. ئەو قسانی کە ئاتون دەیکا وەکو بەردێکی گەورەوە بوو کە فڕی بدەیتە حەوزێکەوە و دەنگی پەیدا دەکرد و ئاوەکەی دەشڵەقاند، بەڵام هیچ سوودێکی بە کەس نەدەگەیاند. ئەخناتون کە لایەنگری ئاتونی دەکرد وەکو هەموو خەڵکی لە ژیانی سەردەمی خۆی واتە سەردەمی ئێستا ڕازی نەبوو، دەیویست بیگۆڕێ چونکە مرۆڤ وها دروست بووە کە ژیانی سەردەمی ئێستای پێباش نییە و حەسەد بۆ ژیانی ڕابردوو دەخوا، یان وا بیر دەکاتەوە کە ژیانی داهاتووی لە ئێستا باشتر دەبێ. ئەخناتون بەهۆی ئەم بیرەوە بە شێوەیەک میسری هەژار کرد کە لە هیچ سەردەمێکە هاوتای نەبیردا بوو. بەڵێ من بەبێ ئەوەی کە سەردەمی خوایەتی ئاتون نوێ بکەمەوە وا دەکەم کە جیاوازی دەوڵەمەند و هەژار زۆر لە ئێستا کەمتر بێت و بۆ ئەم مەبەستا ئەوەندە دەوڵەمەندەکان دەگوشم کە داراییەکەی خۆیان لەدەست بدەن و تەنانەت لە گوشار خستنە سەر خواکانی میسریش کە زۆر قەڵەو بوونە دەست ناپارێزم.
و لە باتی ئەوە بە جۆرێک کوشتوکاڵ و پیشەسازی و بازرگانی بۆ هەژاران پەرە پێدەدەم کە ئەوان بتوانن خۆیان بگەین نەدەوڵەمەندەکان و بەم شێوەیە بەبێ ئەوەی کە ئاتون بگەڕێتەوە و ئاژاوە و برسێتی و نائارامی لە وڵاتدا دروست ببێ مەبەستی ئاتون دێتە دی. بەڵام تۆ لە قسەکانی من تێناگەی، چونکە پیاوێکی لاوازی. پیاوی لاواز ناتوانێ پەی بە پلان و بڕیاری پیاوی بەهێز ببە. کەسێکی بێهێز وەکو گەلێکی بێدەسەڵات بۆ ئەوە دروست بووە کە بکەوێتە ژێر پێلەقەوە. لەوەتی جیهان بووە ئەم بنەمایە فەرمانڕەوایی کردووە، لەمە بەدواش هەروە دەبێ. من لە وتەکانی دوایی هورمهەب زۆر دڵگران بووم. زانیم کە لە خۆبایی بوون و سەرکەوتن و دەسەڵات ئەوی مەس کردووە. بۆیە تاکە هاوڕێی سەردەمی گەنجێتی خۆی ناناسێ کە لە کۆنەوە بۆی ماوەتەوە و جنێوی پێدەدات و بە قەڵسیەوە لەلام هەڵسا و زانیم کە چیتر لە نێوان من و ئەودا هاوڕێیەتی کۆن بەردەوام نابێ. لە پاشەوەی کە من ڕۆیشتم بە شێوەیە کە دواتر بیسمەوە هورمهەب دەچێتە لای ژن و مناڵەکەی و مناڵەکانی لە باوەش دەکرێ و بە باکتامون دەڵێ ئەی هاوسەری شاهانی من. لەم ماوەیی کە من لە سووریادا بووم هەموو شەوێ خەیاڵی تۆ وەکو تریفەی مانگەشەوەکان منی ڕووناک دەکردەوە. من دەمویست کارێکی وا بکەم کە شایستەی هاوسەریەتی ژنێکی وەکو تۆ بم. بەڵام لەمە بەدوا بە شێوەیەک کە خۆشت دەیسەلمێنی من ئەو شایستەیەم هەیە تۆ لە تەنیش منەوە لەسەر تەختی پاشایەتی میسردا دەنیشی و قەدری ئەم دەسەڵاتەش بزانە، چونکە من بۆ ئەوەی کە تۆ لەسەر تەختدا بنیشێنم خوێنێکی زۆرم ڕشت و شارێکی زۆرم وێران کرد و ئێستا چاوەڕوانی پاداشتی خۆمم. باکتامون پێدەکەنی و دەست دەخاتە سەر بازوە بەهێزەکەی هورمهەب و دەڵێ ڕاستە تۆ شایستەی وەرگرتنی پاداشتی منت بەدەستێناوە. لەبەر ئەوەش لە نەبوونی تۆ من لێرەدا کۆشکێکم دروست کردووە. منیش لەبەر ئەوەی کە تەنیایی بێتاقەتی کردەبووم خۆم بەردەکانی ئەم کۆشکەم پەیدا کرد و ئێستا وەرە بۆ ئەو کۆشکە بچین بۆ ئەوەی تۆ پاداشتەکەی خۆت لە باوەشی من وەربگری. هورمهەب ئەم وتەی زۆر پێخۆش دەبێ و شازادە خانم ئەوی لە باخەکە تێپەڕاند. کاتێ دانیشتوانی کۆشکی زێڕین بینیان کە باکتامون ئەو بەرەو کۆشکەکەی خۆی کە دروستی کردەبوو دەبا ئەوەندە هەراسان بوون کە هەمویان خۆیان شاردەوە و تەنانەت بەندەکان و خزمەتکارەکانی تەویلەش هەڵاتن، چونکە پێشبینیان دەکرد ئەگەر هورمهەب بزانێ ئەو کۆشکە چۆن دروست بووە خوێن دەڕێژێ. کە گەیشتنە ئەو کۆشکە هورمهەب ویستی شازادە خانم لە باوەش بگرێ، بەڵام ئەو ژنا وتی هورمهەب کەمێ خۆت ڕابگرە بۆ ئەوەی بتوانم پێت بڵێم کە ئەم کۆشکەم چۆن دروست کردووە. ئایا لەبیرتە کە دوایین جار کە بە زۆر منت لە باوەشگرت من چیم پێوتی و ئایا لەیاد تا کە ئاگادارم کردیتەوە خۆم بەدەست هەموو پیاوێکەوە ئەدەم و من بەڵێنەکەی خۆم بردە سەر و تۆ ئاگادار بە کە هەر بەردێک لەم بینایەدا بەکار هاتووە لەلایەن پیاوێکی بێگانەوە کە منی لە باوەش گرتووە دراوە پێم. هەر یەکێک لە بەردەکانی ئەم کۆشکە بیرەوەری یەکێک لە پەیوەندیەکانی من لەگەڵ پیاوێکی نەنازدا دەهێنێتەوە یادم. من ئەم ساختمانم بۆ تۆ واتا بۆ ئەوەی کە تۆڵەت لێ بسێنمەوە دروست کردووە. هەر جارێک کە بەردێکم لە پیاوێک وەردەگرت کە منی لە باوەش دەگرت بەناو و ناوبانگەوە خۆم پێدەناساند بۆ ئەوەی بزانێ کاوسەری هورمهەپی سەرداری گەورە و فەرماندەی سوپای میسر لە باوەش دەگرێ. تەنانەت یەک جاریش ئەم بابەتەم لە یاد نەکرد. بۆ نمونە ئەم بەردەست پێ گەورەیە کە دەیبینی لەلایەن ماسی گرێکەوە دراوە بە من. ئەم بەردە سەوزە خەڵوس فرۆشێ پێیبەخشیوم. ئەو حەوت بەردە خورماییەش سەوزە فرۆشێکی بەهێز پێشکەشی کردم. ئەگەر تۆ تااقەت و تواناتە بێ هەموو شەوێ سەربوردەی یەکێک لەو بەردانت بۆ دەگێڕمەوە و هەموو ڕۆژێکیش هی بەردێکی ترت بۆ باز دەکەم. دڵنیات دەکەمەوە کار سەرگوروشتەیەک لە ئەوی تر خۆشتر دەبێ، چونکە هەر جارێک کە یەکێک لە خۆشەویستە کاتیەکان لە باوەشیان دەگرتم هەستم بە خۆشی و لەزەتی نوێ دەکرد. دەزانم ئەگەر تۆ بەسەراتی ئەم بەردانم لێ ببیستی لەزەتی زیاتر لە ڕابواردن لەگەڵ مندا دەکەی،
چونکە ئەم جۆرە چیرۆکانە بۆ مێردێک کە دەیەوێ لەگەڵ ژنەکەی خۆیدا ڕابێرێ وەکو بەهاراتی نێوچێشوایە. ئێستا سەیری ئەم کۆشکە بکە و بڕوانە کە چەند بەرد لەم بینایەدا بەکار هاتووە. ژمێرەی بکە بۆ ئەوەی بزانی کە لە نەبوونی تۆدا من هاو ئامێزی چەند پیاو بوومە. هەروەها بەمەزەندە بۆم لێک بدەرەوە کاگەر بەسەرهاتی ئەم بەردانت بۆ بگێڕمەوە داستانەکانم چەند ساڵ دەخەیەنێ. لەو باوەڕەدام کە ئەگەر دەست بە گێڕانەوەی ئەم داستانە بکەم بەسەرهاتی ئەم بەردانە ئەوەندە درێژا کێشێ کە ئێمە پیر دەبین و ئەو کاتەش لەوانەیە بەسەرهاتەکان هەر تەواو نەبن. هەرومهەب وای زانی کە شازادەخانم گاڵتاکە، بەڵام کاتێک کە لە چاوەکانی باکتەمون وربۆوە ڕوانی کە لە چاوەکانیدا کینەیەکی ترسناک لە نیازی کوشتن هەست پێ دەکرێ. ئینجا زانی کە ئەو ژنە ڕاست دەکا و کێردە ئاسنینەکەی خۆی کە لە هاتی دروست کرابوو دەکرێتە دەست بۆ ئەوەی باکتەمون بکوژێ. بەڵام شازادەخانم کراسەکەی خۆی دادڕێ و سنگی دەرەخا و هاواردەکە هەرومهەب لێیدا لێی بدا کێردەکەت لە سینەمدا بچەقێنە بۆ ئەوەی ئارەزووی پاشایەتی میسر ببەی بۆ دنیای تر، چونکە من هەم کچی فێرعەون و هەم خوای پەرزگەی سەخمەت و ئەو کەسەی کە کچی فێرعەون و خوایەک بکوژێ هەرگیز بە پاشایەتی ناگا. هەرومهەب لە دوای بیستنی ئەم وتەیە ئارام دەگرێ، چونکە دەزانێت کە شازادەخانم ڕاست دەکا و پاشایەتی ئەو بەسراوە ببوونی ئەو. ئەگەر باکتەمون بکوژێ هەرگیز نابێتە فێرعەونی میسر. بەم شێوەیە شازادەخانم بە جۆرێک تۆڵا لەو مێردەی دەسەنێتەوە کە بە زۆر کردبووی بە ژنی خۆی کە هەرگیز لە جیهاندا کەس نەیبیست بێ ژنێک بەو جۆرە تۆڵە لە پیاوەکەی بکاتەوە کە بە زۆر ئەوی کردبوو بە ژنی خۆی. هەرومهەب تەنانەت نەیتوانی کۆشکەکەش بڕوخێنێ و بەردەکانی بۆ شوێنێکی تر بگوێزێتەوە، چونکە گەر بیناکەی بڕوخاندایە و بەردەکانێکی بۆ شوێنی تر ببردایە بەڵگەی ئەوە بوو کە دەزانێ ئەو کۆشکە چۆن دروست بووە. بۆی خۆی لە گێلیدا و وای نیشاندا کە نازانێ هاوسەرەکەی چۆن ئەو کۆشکەی دروست کردووە. تانەوتە شەر و گاڵتە پێکردنی خەڵکی بە گیان کڕیەوە کە لە پشت سەریەوە پێی پێدەکەنین. بەڵام لەو ڕۆژە بەدواوە بەلای باکتەموندا نەچووەوە. دەبێ ئەوەش بڵێم کە شازادەخانمیش بە تەواوەتی ڕەفتارەکەی خۆی گۆڕی و کەس نەیبینی و نەیبیست کە لەگەڵ پیاوێکدا ڕابێرێ. پاشان هەرومهەب بە ڕەسمی بووە فێرعەونی میسر، لە پەرزگەدا تاجی خستە سەر. بەڵام من زانیم کە لەو کاتەدا کە کاهینەکان ڕۆنی بۆم خۆشیان لەسەر و لەشی دەدا تاجیان دەخستە سەری، ئەو لە ناخدا غەمگین بوو، چونکە دەیزانی کە هەموو ئەو کەسانەی کە لە پەرزگاکەدان لە دڵی خۆیاندا گاڵتەی پێدەکەن هیچ یەکێک لە سەروەرە سەربازیەکانی ئەو نابینن و لەبری ئەوەی لە خەیاڵی خۆیاندا بەردەکانی کۆشکەکەی باکتەمون دەژمێرن. هەرومهەب لە دوای ئەوەی کە بووە فێرعەونی میسر بەرامبەر بە هەموو کەسێ بەدگومان بوو، چونکە وای دەزانی کە هەموو کەسێ لە پشت سەریەوە گاڵتەی پێدەکا. ئەم بابەتەوە کونێزەیەک بوو کە بیکەن بەسکی هەرومهەبدا و ئەو نەتوانێ دەری بهێنێ. لەبەر ئەوەی کە پەژاری خۆی فەرامۆش بکە کاری دەکرد وەکو خۆی دەیوت بڕیاریدا تەوی لە پیسەکە واتە میسر بکاتە شوێنێکی خاوێن و ستەم لە ناو بات و دادگەری بکاتە جێنشینی ستەمگەری. من بۆ ئەوەی وجدانم نەخەمەژێر پێوە
دەبێ بڵێم کە هورومهەب لەگەڵەوەشدا کە لە کاتی لەدایکبوونیدا ڕیخ بە پەنجەکانی قاچەوە بوو، هیچی لە فەرمانڕەوایەتی نەدەزانی، بەڵام لە دوای ئەوەی کە بووە فیرعەونی میسر خۆی بە پاشایەکی لێهاتوو نیشاندا و هێشتا چەند ساڵێ لە پاشایەتیکردنەکەی تێنەپەڕی بوو کە گەلی میسر کەوتنە ستایشکردنی و ئەویان بە یەکێک لە فیرعەونە گەورەکانی میسر دەزانی. یەکێک لەو کارانەی کە هورومهەب کردی بەر لە ئەو هیچ یەکێک لە فیرعەونەکان بیریان لێ نەکردبەوە ئەوە بوو کە لە نێوان دەربارەکان و کارمەندانی میری و لەشکری وڵاتدا ڕکەبەری مادیەکان و خۆڕازانەوە و خەرجیە زیادەکانی لەناو برد. هورومهەب زانی کە هۆی گەندەڵبوونی دەربارەکانی میسر و بەرپرسەکانی وڵات ئەوە نییە کە پێویستیان بە گۆشتونانە، بەڵکو هۆی گەندەڵیەکەیان ئەوەیە کە لە جوانکاری و خۆپەرستیدا لەگەڵ یەکتریدا ڕکەبەری دەکەن و هەر کەسێکیان دەیویست کاخیان کۆشکێکی جوانتر لە ئەوانی تر دروست بکە، لە خانمەکەیدا بەندە و کەنیزەیەکی زۆرتر ڕابگرێ، هەموو شەو و ڕۆژێ سەرگەرمێکی نوێ بۆ خۆی بدۆزێتەوە. ئەو زانی تا ئەو کاتێک کە لە نێوان ئەواندا ئەو تەجەمول پەرستیە هەیە مەحاڵە چارەسەری گەندەڵیەکانیان بکرێ، چونکە خواستەکانی ئەوان سنوورێکی دیاریکراوی نەبوو کە بتوانی بڵێ کاتێک کە پێویستیەکانیان دابین کرا چیتە دزی ناکەن و بەرتیل وەرناگرن. هورومهەب لە میسردا یەکەم فیرعەون بوو کە مافی فەرمانبەرانی باجوەرگر و دادوەرانی لە خەزێنەی دەوڵەت دەدا، نەک لەو مافەی کە دەبوایە لە باج بدە و مراجعەکان بسەندرایە. بەر لە هورومهەب ڕێوڕەسم وا بوو کە وەرگری باج بەپێی ئەو گرێبەندەی کە لەگەڵ میریدا دەیبەست ئەرکی وەرگرتنی سەرانەی ناوچەیەکی دەخستە سەر ئەستۆی خۆی و پاشان چەند بەرامبەری ئەو باجە کە دەبوایە میری وەری بگرتایە لە باج بدەکانی دەساند. هورومهەب ئەم ڕێوڕەسمەی نەهێشت و سەرانی هەر ناوچەیەکی بە تەواوەتی دیاری کرد و موچەی باج وەرگرانیشی لە خەزێنەی دەوڵەتدا بۆ ئەوەی بە ناوی دەستحەقەوە گوشار نەخەنە سەر خەڵکی. لەبارەی دادوەرانیشەوە هەرم کاری کرد، بۆیە هەر دەستەیەک لەوانە موچەیەکی لە خەزێنەی دەوڵەت دابین کرد و ئیتر دادوەرەکان مافی ئەوەیان نەما کە لە بری مافی دادگەریکردن زێڕ و زی و مس لە خاوەن کێشەکان وەربگرن. هورومهەب بۆ ئەوەی زیادە خەرجەکان لەناو ببە لە خۆیەوە دەستی پێکرد، چونکە تا فیرعەون واز لە خۆڕازانەوە و دنیا پەرستی نەهێنێ مستیەکان واز ناهێنن، بۆیە خۆی بە سادەیی لەگەڵ کۆمەڵێ لە سەربازەکانی خۆیدا بەردەوام لە میسردا پیاسەی دەکرد و لە دوایەوە لوت و گوێچکەی باجوەرگرەکان و چاوچنۆکەکان و دادوەرە بێویژدانەکان دەکەوتە سەرزەوی، چونکە هورومهەب بەبێ بەزەیی گوێولوتی ئەو جۆرە کەسانی دەبڕی و بۆ کاری زۆرە ملێ دەیناردنە کانگا. لە کارەکانی تری هورومهەب کە لە میسردا کردنی ئەوە بوو کە لە کاتێکدا کە بەردەوام لە شارەکاندا دەسوڕایەوە ئازادی دەدایە خەڵکی، بۆ ئەوەی هەر کەسێک کە گلەیی لە دادوەر و باجوەرگرەکان و فەرمانبەرانی تری حکومەت هەیە ڕاستەوخۆ بێنە لای خۆی و هەژارترین جوتیاریش دەیتوانی بەبێ هیچ نێوانکاریەک و بربەستێک لە هورومهەب نزیک بێتەوە و سکاڵای خۆی دەربڕێ. فیرعەون کاتێک کە سکاڵایان بۆ دەهێنا لەو جێگەیەوە بۆ شوێنێکی تر نەدەڕۆیشت هەتا مافی ئەو کەسەی نەسەندایەتەوە. کاریگەرێتی کارەکەی هورومهەب لە ڕۆژێک و دواندا دەرنەکەوت، بەڵام بەرەبەرە ئاکامی ئەم شێوازە لە میسردا دەرکەوت. چیتر باجوەرگرەکان نەیانوێرا خۆیان بە زیان گەیاندن بە خەڵکی و بە تایبەتی بە جوتیاران دەوڵەمەند بکەن. دادوەرەکانیش ئیتر نەیانتوانی بە وەرگرتنی بەرتیل بڕیاری ناحەق بدەن و خواکانی میسریش وەکو دادوەر و باجوەرگرەکان ناچار بوون تەماحەکەی خۆیان کەم بکەنەوە. لەلایکەوە لە دارایی دەربارەکانی میری و گەورە پیاوان و نەجیبزادە و کاینەکان کەم دەکرایەوە و لەلایەکی تریشەوە خەڵکی هەژار لەبەر ئەوەی کە چیتر ستەمیان لێ نەدەکرا کەس ماڵی لێ نەدەسەندن دەزڕەنجەکەیان بۆ خۆیان دەمایەوە، گوزەرانیان باشتر دەبوونە خاوەنی دەزمایی خۆیان. کەشتەکانی میسریش بەردەوام لە نێوان سەرزەمینی
ڕەش و وڵاتانی تردا هاتوچۆیان دەکرد. ئەگەر لەو دەکەشتەی کە بۆ دەریا دەڕۆیشتن 5 نقم بوونایە 5 کەشتێکەی تر ئەوەندە کەلوپەلی بە نرخیان دەهێنا کە جگە لە پڕکردنەوەی زیانەکە ئەو کەشتیانە سوودێکی زۆریشیان بە میسر دەگەیاند. بەڕادەیە کوڕم هەب بۆ لە ناوبردنی ستەم و ئاوەدانکردنەوەی میسر تێدەکۆشا کە لە پەرزگەی هێنێت سوود وەکو خوایەک ئەویان دەپەرست و گایان بۆ قوربانی دەکرد. هەروم هەب و خوای هێنێت سوود بوونەیەک. کاپتاش لە کاتێکدا کە دەوڵەمەندەکان هەژار دەبوونەوە ئەو دەوڵەمەندیەکەی زیاد دەکرد و کەس گرفتی بۆ دروست نەدەکرد، چونکە ئەو لەبەر ئەوەی کە مناڵی نەبوو هەروم هەپی کردە بۆ میراتگری خۆی بۆ ئەوەی بتوانێت بە ئاسوودەیی ژیان بباتە سەر. بۆیە هەروم هەپیش ڕێگەی لێ نەدەگرت و بازوەرگرانیش ئازاریان نەدەدا. کاپتا زۆر منی دەبردە کۆشکەکەی خۆی کە لە گەڕەکی گەورە پیاواندا بوو. لەبەر ئەوەی کە باخێکی گەورەی هەبوو دراوسەکان گرفتیان بۆ دروست نەدەکرد. کاپتا کۆشکەکەی خۆی لە شێوەی ئەو باڵەخانانەی کە لە کریت بینی بووان ڕازاندبەوە. لەناو ژوورەکانی ئەو خانوەدا بۆری ئاوی دانابوو. لەناو ئاودەستەکانیشدا وەکو ئاودەستەکانی کریت بەردەوام ئاو هاتوچۆی دەکرد و هەر کاتێک کە من دەچوومە ئەو کۆشکەوە دەمڕوانی کە لە دەفری زێڕیندا خواردن دەخوات و لە کاتی نان خواردندا سەماکەرەکانی تەبەس سەمایان بۆ دەکردین، ئێمەیان سەرگەرم دەکرد. لەگەڵەوەشدا کە کاپتان دێڵاڵ سوکەوتەکانی سەردەمی بەندایەتی خۆی پاراستە بوو، لە دوای نان خواردن دەنگێکی گەورەی لە قوڕگی دەهێنایە دەرەوە. من لێرەدا سینۆها مەبەستی لە قرقێنەیە. هەندێک جاریش دەستی بەناو لوتیدا دەکرد، بەڵام جارێک کە میوانداری گەورەی بەرپا دەکرد گەورەکان لەو میوانداریەدا ئامادە دەبوون، چونکە کاپتا دیاری بە نرخی پێشکەش دەکردن لە کاروباری داراییدا ڕێنمایی دەکردن. هەر جارێک کە کاپتا میوانداری ساز دەکرد گەورەکان دەهاتنە لای بۆ سەرگەرمکردنی ئەوان خۆی وەکو بەندەیەک لێ دەکرد و ڕۆڵی بەندەیەکی فێڵباز و دزی دەبینی کە دەیویست شتێک لە گەورەکەی بدزێ و هیچ شەرمی نەدەکرد. کام بابەتەی پێشینەکانی ژیانی ئەوی دەهێنایەوە یادی میوانەکان، چونکە کاپتا ئەوەندە دەوڵەمەند و بەدەسەڵات بوو کە لەوەی باسی ڕابردووی ژیانی خۆی دەکرد ترسی لە خەڵکی نەبوو. بەم نییەوت سینۆها خاوەنی من کاتێک کە دەوڵەمەندی یەکێک سنووری ئاسایی بەزاند ئیتر هەژار نابێتەوە، ڕۆژ بە ڕۆژ داراییەکەی زیاد دەکا. ئەگەرچی خۆشی نێوێ کە ئەو سامانە زیاد بکا، بەڵام ئەو دەوڵەمەندیەی کە من هەمە بەهۆی تۆیە. بۆیە ئەگەرچی ئەمڕۆ لە تەبەسدا کەس لە من دەوڵەمەندتر نییە، بەڵام تۆ بە گەورەی خۆم دەزانم تا ئەو ڕۆژەی کە زیندویت ناهێڵم پێویستت بە هیچ شتێک بێ، بەڵام ناتوانم دەوڵەمەندیەکەی خۆمت بدەمێ، چونکە ئەزانم ئەگەر ئەم هەموو دارایی خۆمت بدەمێ لە دوای 1 ساڵ هەژار دەبیتەوە. چونکە تۆ پیاوێکنی کە بتانی پارێزگاری لە دەوڵەمەندی بکەی. ئەگەر داراییەکی خۆت بپاراستایە و لە ڕێگەی خوای ئاتوندا نەتبەخشیایە، ئەمڕۆ دەوڵەمەندترین پیاوی میسر و سووریا و بابل و هاتیش دەبووی. بەڵام بۆ لە دەستچوونی دەوڵەمەندیەکەت غەمبار مەبە، چونکە من تا دوهەمین ڕۆژی ژیانت هەرچەندە زێڕوزی و کانزاد بوێ منت دەمێ. کاپتا لەگەڵەوەشدا کە خوێندن و نووسینی نەدەزانی پاڵپشتی لە هونەرمەندان دەکرد و پەیکەرتاشەکان چەند پەیکەرێکیان لە ئەو تاشی. لەو پەیکەرانەدا کاپتا بە پیاوێکی مەیلە و گەنج و شکۆداردا هاتە بەرچاو. هەردوو چاوی دەیبینی و لەوحەیەکی لەسەر ئەژنۆی دانابوو، بە دەستەکەی تری پەیکانێکی گرتە بوو. هەر کەسێ ئەو بابەتەی دەبینی وای دەزانی کە کاپتا پیاوێکی زانایە و دەتوانێ بنووسێ و کاپتا خۆشی کە ئەو پەیکەرانەی دەبینی پێکەنینی دەهات. لەبەر ئەوەی دیاری گرانبەهایدا بۆ خوای ئامون کاهینەکانی ئەو خوایە یەکێک لە بتەکانیان لە پەرزگەی گەورەی ئاموندا دانا. کاپتا لە شاری مردوەکاندا گۆڕێکی گەورە و جوانی بۆ خۆی دروست کرد. فەرمانیدا کە هونەرمەندان هەندێ وێنەی ئەو لەسەر دیوارەکانی ئارامگاکە بکێشن. لەم وێنانەدا کاپتا بەدەم و چاوێکی جوان و دوو چاوی ساغ و سەر و وەسقێکی شکۆدارەوە خەریکی کارەکانی ڕۆژانی خۆی بوو، قوربانی بۆ خواکان دەکرد.
چونکە کاپتا کە لە سەردەمی ژیانیدا کەسانێکی زۆری فریودا بوو دەیویست لە دوای مەرگی بەو وێنانە شخواکان فریو بدا لە دنیای ڕۆژئاوادا بە ئاسوودەی و شکۆداریەوە بژی. یەکێک لەو شتانەی کە لە گۆڕەکەی کاپتادا دانرا بوو نوسخەی یەکێک لە کتێبی مردوەکان بوو کە من لەوە جوانتر و تاوترم نەبینی بوو. کاینەکان و هونەرمەندانی میسر ئەم پەرتووکەیان لەسەر 12 پارچە نووسی بوو وێنەیان کردبوو. پارچەیەک لەو پەرتووکە لەبارەی ئەوە بوو کە چۆن دەتوانی شاهێنی تەرازۆکەی ئۆزوریوس لە دنیای تردا بە قازانجی خۆت بجوڵێنیتەوە، چۆن بەهۆی بەردی ساختەوە ئەو تەرازوە بە سوودی کاپتا لاسەنگ ببێ، هەروەها بە چ شێوەیەک چل مەیمونەکە فریو بدەی. من ئیرەیم بە دەوڵەمەندیەکەی کاپتا نەدەهات، بەڵام نەک لەبەر ئەوەی کە ئەو وەکو جاران منی بە گەورەی خۆی دەزانی، بەڵکو لەبەر ئەوەی کارگیز حەسوودیم بە دەوڵەمەندی و بەختەوەری و خۆپەرستی خەڵکی تر نەدەهاتەوە. من کاتێک کە دەبینم یەکێک خۆپەرستە بەشتی سست و بێبناغا لە خۆی بایی دەبێ، هەوڵی ئەوە نادەم کە لەو هەڵەیە ئاگاداری بکەمەوە و پێی بڵێم کە نابێت دڵ بەشتی بێبنیات خۆش بکەی، چونکە ڕاستەقینە ئەوەندە تاڵە کە هەندێجار بۆ ئەو کەسەی کە قسەی بۆ دەکەی لە کوشتنی مرۆڤێک ناخۆشترە. خەڵکی دەتوانێت لە هەموو سەردەمی ژیاندا بە پڕوپوش پەرستانە کە ڕازیان دەکا و هەستی لە خۆبایی بوونیان بەهێز دەکا دڵخۆش بن، بەڵام ناتوانن ڕۆژێک لەگەڵ ڕاستی و حەقیقەتدا بەسەر ببەن. لەو ساڵانەدا کە هوروم هەب لە میسردا فەرمانڕەوایەتی دەکرد، من خەریکی چارەسەری نەخۆشیەکان و هەڵدەڕینی کاسەی سەریان بووم، لەبەر ئەوەی کۆمەڵی لەو کەسانە کە من سەریانم نەشتەری کردبوو چاک بوونەوە لە ڕێگە دوورەکانەوە نەخۆشەکان دەهاتنە لام بۆ ئەوەی چارەسەریان بکەم. بەڵام لە دوای چەند ساڵێک کاری پزیشکی ڕازی نەدەکردم، جارێکی تر بۆم دەرکەوت کە من بارودۆخی دەوروبەرم بەدڵ نییە و بە کاپتامەوت کە ئەم تەجەمول پەرستی و زۆر خۆریەی تۆ دەبێتەوەی نەفرەتی من و قسەی ناشیرینم بەو کاهینانە دەوت کە لە خواردن و خواردنەوە و سەرگەرمیە ئابڕووبەرەکاندا زیادەڕۆییان دەکرد. یەکێک لەو شتانەی کە زۆر دەبوو هۆی تووڕەی من ئەوە بوو کە دەمبینی هوروم هەب ئازادیەکی بێسنووری دەدایە سەربازەکانی خۆی، ئەوان لەبەر ئەوەی کە هیچ کارێکیان نەبوو لە بەیانیەوە تا ئێوارە کاتەکانی خۆیان لە مەیخانەکاندا دەبردەسەر و لە شەویشەوە هەتا ڕۆژ لە سۆزانی خانەکاندا بوون، لەبەر ئەوەی کە لە کەس نەدەترسان لە شەقامەکانی تەبەزدا ڕێگەیان لە ژن و کچی خەڵکی دەگرت و بە زۆر ئەوانیان لە ناو شەقامەکانەوە بۆ خانوە گشتیەکان و سۆزانی خانەکان و مەیخانەکان و کەناری نیل دەبرد و لەگەڵیاندا ڕایان دەبوات. ئەگەر یەکێکیش لای هوروم هەب شکاتی لە سەربازێک بکردایە بیوتایە کە ئەو بە زۆر لەگەڵ ژن ویان کچەکەمدا ڕای بواردووە، هوروم هەب دەیوت دەبێ خۆشحاڵ بی کە سەربازی من لەگەڵ ژنیان کچەکەی تۆدا ڕای بواردووە، چونکە مناڵێک بە مناڵەکانت زیاد دەکات و من لە میسردا بۆ سەربازی پێویستم بە خەڵکی زۆرە. هۆی ئەو وەڵامەی کە هوروم هەب بە کابرای ستەم لێکراوی دەدایەوە دەگەڕایەوە بۆ ئەو ڕقوکینەی کە هوروم هەب لە ژن هەیبوو، چونکە لە دوای ئەوەی کەوەکو باسم کرد شازادە خانم تۆڵەی خۆی لە هوروم هەب کردەوە، ئەو نەیەتوانی هیچ ژنێ ببینێ، لە دڵی خۆیدا بەرامبەر بە هەموو ژنان هەستی بە تووڕەیی و نەفرەت دەکرد. بەڵام من نەمەتوانی ببینم کە سەربازەکانی هوروم هەب بە بیانووی ئەوەی کە ڕۆژێک لە سووریادا لەگەڵ هێزەکانی هاتیدا شەڕیان کردووە لە میسردا دەست لەو تاوانکاریانە وەربدەن و لە خەڵکی بدەن و برینداریان بکەن و باشکرا باج لە هەموو بازرگانەکانی تەبەز وەربگرن. هەر کەسێکیش کە سەرپێچی لەو باجدانە بکردایە پەلاماریان دەدا و دوکانەکەیان تێگەدا و داراییەکەیان تاڵانە کرد. من باشکرام وت کە سەرباز بۆ ئەوە دروستکراوە کە لەگەڵ دوژمنی دەرەکیدا بجەنگێ، سەربازێک کە لە ناوەوەی وڵاتدا بربێتە گیانی هاوڵاتیانی خۆی لە تاعون ترسناکترە. هەر فەرماندەیەکیش کە پاڵپشتی لە سەربازی وا بکە دەبێ لە ناو بچێ ئەگەر چی فیرعونی میسریش بێ. من ئەم ڕەخنانم بە دەنگی بەرز دەوت
سەربازەکانیش گوێیان لێ دەبوو، بەڵام نەیان دەوێرا پەلامارم بدەن، چونکە یانزانی کە من لەبەر ئەوەی بە خۆڕایی خەڵکی چارەسەر دەکەم لای هەژاران خۆشەویستم و جگە لەوەش دایانزانی کە من لە هاوڕێ دێرین و نزیکەکانی هورم هەپم هیچیان نەدەوت. گوێگرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم حەڵقەی سینۆها پزیشکی تایبەتی فیرعەون تا لە سپەیشە و لە حەڵقەی کۆتایی 56ەم چۆن هورم هەب منی لە میسر دوور خستەوە دێنەوە خزمەتی ئێوە. شەوێکی ئارام بۆ گشت لایە.